سڵاتان لێبێت هاوڕێیان ئەم کاتتان باش هیوادارین سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن بۆ ئەوەی ڤیدۆی زیاتر لە چەناڵەکەمان ببینێن. هاوڕێیان ئەمڕۆ باسی ڕووەکەکانمان دەکەین بۆ پاراستنیان لەسەرما. ئەوەی گرنگە باس کرێت چەند خاڵێکە بۆ ئەوەی ڕووەکەکانمان بە سەلامەتی ئەم سەرمای زستانە تێپەڕێنن. خاڵی یەکەم، ئاودان کەم بکرێتەوە زۆر باشە بۆ پاراستنی ڕووەکەکانمان بە شێوەیە کە مانگی چارێک ئاو بدرێن و نابێت زیاتر لە مانگێک ئاو بدرێن، چونکە ئەبێتە هۆی گەنینی ڕەگ و وشکبوونی ڕووەکەکە. مانگی چارێک زۆر باشە. ئەمە بکەنە مێشکتانەوە بۆ ئەوەی بیرتان نەچێت، چونکە زۆربەی وشکبوونی ڕووەک لە سستانە هۆکارەکەی زۆر ئاودانە. خاڵی دووەم، ئەو ڕووەکانی کە بەرگەی سەرما ناگرن و بۆی سەرما وشک دەبن ئەبێ بزانین جۆرەکانیان نەوعەکانیان بۆ ئەوەی بیانێنی نەژوورە و لە سەرما بیان پارێزین. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. ئەگەر ناشزانی ئەو ڕووەکانی تۆچین وە بەرگەی سەرماگرن یاخودنا بێ پرسیار لە کەسی شارەزا بکرێت بۆ ئەوەی ڕووەکانت لە سەرما بپارێزرێن. سێم، دانانی ڕووەکەکان لە شوێنی ڕووناک. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. دانانی ڕووەکان لە شوێنی ڕووناک دەبێتەوەی ئەوەی کە ڕووەکەکان بتوانن وزەیەکیان بەبەر بێتەوانێ و لە وزە نەکەون و گەشیان ناڵم گەشیان ئەبێت، بەڵام باشترە وەک لەوەی کە لە شوێنێکی تاریکدا بنرێن و ڕووەکەکان بمرن، بەڵام گەشیان هەرکەمە بێتەوە لە خاڵێک ترا باسیەکەی ئینشاءڵڵا. خاڵی چوارم، نابێت ڕووەکەکان لە ژوورێکدا بدرێن کە زۆپای لێدا نرابێت. ئەم خاڵە زۆر گرنگە. نابێت ڕووەکەکان لە ژوورێکدا بنرێت کە زۆپای تێدا دانرابێت. لە ساسە ئەو ڕووەکانی کە لەو ژوورانە دانراون زۆپیان تێدایە وشک بوون. ئەم خاڵە زۆر گرنگە. خاڵی پێنجەم، پاراستنی ڕووەکەکانمان لە منداڵی بچووک. منداڵی بچووک بۆ نمونە گازێک لە گەڵاکێ ئەگرێت یاخود شوێنێکی ئەشکێنێتەوانێ ئەبێتە هۆی ژەهراوی بوونی مناڵەکە، چونکە هەندێک لە ڕووەکە زیینەکان ژەهراوین. ئەمەش کێشە بۆ خۆت و بۆ مناڵەکە دروست دەکات. بۆیە هەوڵ بدە ڕووەکە زیینەکان لە دەستی مناڵەکان بپارێزرێ و دوور بن لە ئەو ڕووەکەی کە گومانەکرێ ژەهراوی بێت. ئەگەر ژەهراویش نەبێت بۆ نمونە پێویستە دوور بێت لەو مناڵە، چونکە هەندێک مناڵ هەن گەڵاکانی ئەشکێنن، قەدەکەی ئەشکێنن. ئەمەش یعنی پێمان ناخۆش، یعنی تۆ گوڵێک ماوەیەکی زۆر بەخێویەکەیت ئاوات لە پڕێکە وێرانی بکات. خاڵی شەشەم، لەم چەند مانگەدا ڕووەک چاوەڕێی گەشەی لێ مەکە. مەڵێ ڕووەکەکەم بۆ گەڵا ناکات، بۆ ڕووەکەکەم گەشەی نییە. ئەم خاڵە زۆر گرنگە، چونکە کاتی وەستانی گەشەیە. زستان کاتی وەستانی گەشەیە و تاکو مانگی 15 بۆ مانگی 4 چاوەڕێی گەشە لە ڕووەکەکەت مەکە. خاڵی حەوتەم کە خاڵێکی گرنگە پاراستنی ڕووەکەکان و پاکردنەوەیان. سێری کە تۆ ئێستا ڕووەکەکە دێناوەتە ژوورەوانێ گەڵای وەری و لە بنی دارەکەی ئەما بێتەوەی کەڕوو، ئەبێتەوەی نەخۆشکەوتنی ڕووەکەکە. بۆیە بیپارێزە لە ئەو پیسی وشتانی کە لە چواردەوری ئینجانەکەیەتی یاخود بە گەڵاکەوێتی قەیچێکە بەکرێ نسێک پایکەرەوە جار مانگی جارێک هیچ کێشێ بۆ تۆ دروست ناکات، ڕووەکانیشە بە جوانی ئەمێننەوە. خاڵی هەشتەم، پاراستنی ڕووەکەکان لە شوێنی تاریک و شێداری زۆر. شوێنی تاریک و شێداری زۆر ئەبێتە هۆی نەخۆشیە کەڕوویەکان ئەم ڕووەکە و پاشان مردنیان یاخود ناشرینبوونی گەڵاکانیان. ئەمە زۆر خەتەرە و پێویستە ڕووەکەکانمان لە شوێنی ڕووناک دابنین، وەک لە خاڵەکانی پێشوودا باسمان کرد، چونکە نەخۆشیە کەڕوویەکان لە زستاندا زۆر ڕوو لە ڕووەکەکانمان دەکەن. هیوادارین لە خاڵەکان تێگەیشت بێتن و ڕێنماییەکان جێبەجێ بکەن. ڕەبەڕاستی من ئێستا کە تۆ ڕووەکێکت لە ماڵەوە هەیە، پێم خۆشە ئەم ڕووەکە گرنگی پێ بدرێت بۆ ڕووەک دۆستێک. بەڕاستی ڕووەکەکەی تۆ وشک بێ یاخود وشک نەبێت بۆ من هیچ سوود یاخود قازانجێ ناکەم، بەڵام ئەم قسانەی من بۆ ئەوەیە تۆ ئیسفادەیە بکەیت و ڕووەکەکانت پارێزراو بن و
ماڵەکانمان بە سەوزی بمێنێتەوە و ژینگەیەکی تەندروستمانە بێت. زۆر سوپاس کە بینەبووی. خواو لەگەڵ.